بەپێی ڕژنووسی بودجەی 2027 وەزارەتی جەنگی ئەمریکا، هاوکاریەداراییەکانی پنتاگۆن بۆ مەشق و پڕچەکردنی هێزەکانی پێشمەرگە بە تەواوەتی بەردراوە و گەیشتۆتەوە $0. ئەمە لە کاتێکدا کە واشنتۆن داوای زیاتر لە $96 ملیۆن بۆ وەزارەتی بەرگری و دژەتیرۆری عێراق کردووە. بەرپرسێکی پێشووی وەزارەتی پێشمەرگەش ئەم کەمکردنەوەیە بە ئاسایی دەبینێت و بۆ کۆتایی هاتنی شەڕی داعشی دەگەڕێنێتەوە. شەڕی داعش نەماوە، یعنی بەرەو کۆتایی ڕۆشتووە. دووەمیان ڕێکەوتنێکی عێراق هەیە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ هاوپەیمانانی نێودەوڵەتی بۆ شەڕی دژی داعش. کۆتایی ساڵی 2026 ئیتر کۆتایی ئەرکەکانیان دەبێت لە عێراق، یعنی هیچ هێزێکیان لە عێراق نامێنێ بە تەواوەتی. ئەمە خاڵی دووەمە. خاڵی سێم سیاسەتی ترامپ بە تایبەتی لەم کابینەی کە خۆی سەرۆکایەتیەکە هاوکاریەکانی هەر کەم کردوێتەوە لە سەرتاسەری ژیان، تەنانەت بۆ ناتۆش کە خۆی سەرۆکایەتیەکە هەڕەشاکە ئەڵێ هەر ئەکشێمەوە لە ناتۆ، ینی هاوکاری ناتۆش ناگە کە خۆی سەرۆکایەتی ئەو هاوپەیمانەتە شەڕی جیهانیە دەکات، یعنی بڵێن هاوپەیمانەتێکی سەربازی جیهانیە. دووەم لە زۆر وڵاتە دنیادا ئەو هاوکاریانی کۆتایی پێهێنا، تەنانەت ناهاوکاری سەربازی، هاوکاری مرۆییش کە ئەیدا بە هەندی دام و دەستگای UNیش ئەوانەشی کۆتایی پێێنایە سەر سفر. یعنی پەیوەستە بە سیاسەتێکی گشتی دەوڵەتی ئەمریکا، نەوەکو بەرامبەر بە هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە، بەڵکو گشتی لەسەر تاسەری جیهان. بڕیارەکەی وەزارەتی جەنگی ئەمریکا دوای ئەوە دێت کە ساڵی ڕابردوو هاوکاریەکانی پێشمەرگە مانگانە $6 ملیۆن بووە. ئەوەش بەپێی یادداشتی لێکتێگەیشتنی نێوان هەولێر و واشنتۆن کە لە مانگی ئەیلولی ئەم ساڵدا بەسەر دەچێت و ئەمریکا ڕەزامەندی لەسەر نوێکردنەوەی دەرنەبڕیوە. پەرلەمانتارێکی پێشوو لە لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان داوا دەکات سیاسیەکانی کورد پێش بەسەندکردنی یاساکە فشار بکەن. موضوعەکە لەوانەیە ئەوەندەی لایەنە سیاسیەکە ینی بەلای کوردەوە گرنگ بێت، دەبێت ئەوەندە لایەنە مادیەکە گرنگ نەبێت، لەبەر ئەوەی پراوێستخستنی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان لەم کاتەیە بە بۆچوونی ئێمە کارێکی باش نابێت و ئانەوە لە ڕووی سیاسیشەوە ئەمە تقریبەن ینی دەبێت لێکدانەوەی وردی بۆ بکرێتوانە. بۆیە ئەوەی کە پێی دەگوترێت ینی بودجەیەک بۆ وەزارەتی بەرگری عێراقی واتە بۆ دژەتیرۆر و وەزارەتی بەرگری عێراق $96 ملیۆن. بەڵام ئایا حکوومەتی عێراقی لەو بڕەپارەیە هیچ بڕەپارەیەک دیاری دەکات بۆ وەزارەتی پێشمەرگە بۆ ئێمە؟ ئەمەش دەبێت لیژنەی مفاوەز لەگەڵ حکوومەتی عێراقی قسەی لەسەر بکات ئەو کاتە. بڕینی $6 ملیۆن مانگانی هاوکاری پێشمەرگە لەلایەن هاوپەیمانانەوە بۆ ساڵی 2026 و پێشنیازی بڕینی بودجەی مەشق نیشانەی گۆڕانی سیاسەتی ئەمریکایە. بەڵام هێشتا دەرفەت ماوە لە ڕێگەی لۆبی و دیپلۆماسیەوە گۆڕانکاری لەم پرۆژەیەدا بکرێت پێش ئەوەی کۆنگرێس وەک یاسای کۆتایی پەسەندی بکات. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.